بەناوی خی گەورە کەم جار ساڵ لە هەموو لایەکەم لە ئێوەش بەڕێستان بۆ ئەم یاریە لەبەرەوەی کە یارێکی زۆر باشە و خۆشە و سوودیشی زۆرە بۆ هەموو کەسێک ئەگەر گەنج بێ ئەگەر وەتەمەند بێ ئەمەش لە کەلارۆ هاتین بەشدارێکن لەم یاریە و یارێکی خۆشە و حەزەکەین بەردەوام بێن بۆ ئەم بۆتۆلە و دەست ئێوەش و هەموو لای خۆش بێ و مامۆستا هیدایەتیش چی وای لێکردن لە کەلارەوە بێنە ئێرە بۆم یاریە وڵای ئێمە هەر بە تایبەت حەزمان لە هەڵەبجێ لە بەرەوە تا ئێستا بەلێ سەشاتینە یاریان زۆر تایبەت دەورەکان زۆر جوانڕێکە خان و زۆر میواندەرێ باشەکەن دەستخۆشی لە هەموو لایەکانی شەکەین و خۆر های یارێکش حەزمان لێە ئەمڕۆ برتەوە بەڵێ یەکەم جەولە براوە چەند جەولەی ترەگەن لاوانی 6 جەولە تریش بێت چاوەڕێکی یەکەم بی واللهی نازانم کەڕەتتر بەشداریم کرد لە هەڵەبجە پێش چەند ساڵێ دووهم دەرچوم لە بەشکەمەی کەڕەت یەکەم دەرچوو ئینشاءالله سڵاو لێ بێت تۆ لەکوێوە هاتووی سڵاو لە ئێوەش زۆر سوپاس وڵای ئێمە لە کەلارەوەتوین ئێمە وەکو نادی شێوانە هەردەم بەشداریەکەین لە هەڵەبجە شارێ زۆر ئەزیزە لە لای کەلارۆ ڕاستی میوان دۆسن من زۆر برادرم لێرە هەیە یعنی بەڕاستی میوان دۆسن خەڵکی بەڕێزن ئێمەش خۆتەزانی وەکو نادی شێوانە ئێمە هەموو جارێ بەشدارەکەین خاستەن ئەگەر لە هەڵەبجە بێ هەڵەبجە تایبەتە لای ئێمە خێر بێن سەر چاو یاری شەترەنج چی گەیانجۆ بە ئێوە و ئاستی چۆنە لە چاو بەشداربووەکانی ترا ئێوە تەمەنێکتان هەیە و ئاستان چۆنە لەم یاریەوە چۆن بخولیایە یاریەتان بۆ دروست سوپاس بۆ ئەم پرسیارە ڕاستی شەترەنج یاریەکی زۆر فکریە یاریکی خۆشە خاستەزانی ئەو بۆ ئەو جیلای سێ ئێمە گەورەین تەمەمان گەورەیە بەس جیلەکانی تر زۆر باشن سە من یاریم کرد لەگەڵ منداڵێ ڕاستی وەقەوت بە زۆر لێم بردووە من زۆر یاریچیم یعنی تەسیبم لەو بەرزترە بەس هەر یاریچین بۆ ئەم چاوگەشێ لە زۆر باشە ئامۆژگاری چیە بۆ گەنجان بۆ منداڵانی ئێستا کە خۆیان جاوەت یاری ئەلکترۆنیەکان تا چەندە یاریە فکریانە بۆ ئەم باشە ئەم یاریە زۆر فکریە زۆریش باشە بۆ ئەو مناڵانە بەس هیوادارم حکوومەتیش تۆزێ هاوکار بێ لە یاریوە یاری شەترەنج یاریەکی عالەمیە خۆتەزانی بڕۆ لە ئەوروپا باسی بکە ئەوە ئاستێ زۆر باڵایان هەیە لە یاریەکانە لە ناو یاریەکانە زۆر مهمە